ئەوانی دیکەشە بوو کەمکەمە مەسەلەن هەندێکات یەک دوکانی هەیە بەس ئەوانە هەر یەکە 5-6 دوکانی هەبوو ئەوان بە سرە ئەوان ئیشتراکیان کردبوو لەگەلیەک لە بۆ دروستکردنی ئەو قەنسەریانە. قەنسەریەکەش دوو بەش و بەشی یەکەمی قەنسەر ئیت جوولەکان بوو جوولەکەکان لەوێ دانش ئیشی پێلاوە ئەو شتانەیان دەکرانی. ئەوانی ژۆرێ سوورمانەکان بوونەوانە دادەنیشتن. بەڵێ باسی مزگەوتیش دەکرێت لە ناو قەیسەری چەند مزگەوتێکی کەونیش هەیە مزگەفتی گەورە ناو بازاری مزگەفتی قادر دەباغ و مزگەفتی ناو نەجاران مزگەفتی دێرە بروشەی ئەو مزگەفتە کۆنەکان بە جێرێک کە ئەم نزان شێخی چۆری هەبووە بەس ناو بازارەوەکە وابزانم قەیسەری دوو جار ئەگە غەڵەت نەم دوو جاریش تعمیر کرایتەوە چاکرایتەوە جارێک نالێم وەختی نەوزاد کاکان تعمیر کرا دووەم جار حرف ئێلەک مابوو دوو فەرع مابوو وەختی کاک ئومێد خۆشناوی تعمیر کرا لەو سانەش دیسان هەم کە هەموو لە ئەوەلیەوە تعمیر کرا. لەناو قەیسەری باسی چەند قاوەخانە و چایخانەیەکی کۆنیش دەکرێت ئەگە لە بیرت بی کامانن ئەو چایخانە و قاوە کۆنە من ئاماژەم پێ نەدا کە داهاتێ ژوورەوە لە دەرکی ئەولا بەدەستە ڕاست وەکو حیوانیان پێ دەگوت چایخانەی لێ بوو خاونەکەی ناوی ئەمینی عەبۆ قاوەچی بوو شاگردێکێ بوو هاوتەمەنی من بوو لە دایک ساڵی 38 پێیان بۆ خەلیل ئێستاکە ئەو خەلیلە شاگرد بوو لای ئەو ئەمین عەبۆ قاوەچیە ئەو خەلیلە گەورە بوو لە ناو لە منداڵی و لە ناو ئەو پیشەیە بوو لێی دەزانێت ئێستاش بە دەرن چایخانەی مام خەلیلی ئەو خەلیلە من لە بیرمە هاوتەمەنی من بوو یادی بەخێر ئیشکەر بوو داهاتەوە پیاڵە بۆشەکانی لە دوکانەکان هەڵدەگرتەوە ئاوی دەژێرا ئەو ئێستانە بۆ ئەو بە بوتڵبی بە پارێ ئەو بۆ ئاو بە بەلاژ بوو ئاوی سارد و بە ناوچی بەفریشتە دەکرا ینی بە خۆڕایی دایاندا ئەوەی چای دەخواردەوە دەتوانی ئاویش بخواتەوە بە بەلاش ئەو پیشانەیە کە هەبوون وەکو عەرزمەکردن بەرێک درو هەبوو لە ناو شار لەناو ئێرە لەناو مەکینەی دوورمان هەبوو بە دانیشتن بەدەست ئەو کەی بادەدا دوای ئەوەی پەیدا بوو ئەو مەکینەی مارگەی سنگەر و ئەوانە پەیدا بوو خایەتەکان هینایان خەڵکی لادێش دەهاتن شتیان بەلادان دەدا کورتە و شەڕواڵ و